ئەمڕۆ مەسرود بارزانی ڕاوێژکەری ئەنجومەنی ئاسایشی هەرمی کوردستان و فرانک بیکەر باڵێزی بەریتانیا لە عێراق بە ئامادەبوونی ئەنگز ماکی کۆنسولی گشتی بەریتانیا لە هەولێر دواڕۆژی سیاسی و سەربازی هەرێم و ناوچەکەیان تاوتێ کرد. بابەتی قەیرانی ئابووری و دارایی هەرمی کوردستان تەمەرێکی سەرەکی دانوستانەکان بوو. ڕاوێژکەری ئەنجومەنی ئاسایشی هەرمی کوردستان لەم بارەوە ئاماژەی بە پێویستی سەرکەوتنی پرۆژەکانی چاکسازی سەرۆکی هەرێم کرد و گوتی هیچ ڕێگایەکمان نییە جیا لە بە ئەنجامگیانی چاکسازی و ڕێخستنەوەی سیستمی ئیداری و ئابووری و دارایی هەرێم لەسەر بنەمایەکی تەندروست و شەفاف. مەسرود بارزانی هەموو لایەنە سیاسیەکانی هەرێمی بە بەرپرسیار زانی و ئاماژەی بەوەدا کە هەر لایەنە و بەپێی قەبارەی خۆی بەرامبەر ئەو کەم و کوڕانی هەن بەرپرسیارن و بۆیەشە دەبێت هەموو پێکەوە ئەرکی چاکسازی لە ئەستۆ بگرن و پاڵپشتی لە پرۆسەی چاکسازی بکەن. ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێم ئاماژەی بۆ کرد کە پرۆسەی چاکسازی کاتی پێویستە، بەڵام هەرێم پێویستی خێرا و هەنووکەیی با پاڵپشتی دارایی هاوپەیمانی نێودەوڵەتی هەیە، چونکە پاڵپشتی پێشمەرگە و خەرجی بەرەکانی جەنگ دواکەوتنی زیاتر هەڵناگرێت. لیوای مافپەروەر عەبدولخالق تەڵعەت بەڕێوەبەری پۆلیسی هەولێر ڕایگەیاند کە